لە ئیمامی عەلییان پرسی ئەمیری ئیمانداران ڕەزای خوای لێبێ، وتیان چ شتێک زۆر بەقووەتە لەو خەڵقەندانی کە خوای پەروەردگار دروستی کردووە. ئیمامی عەلی پیاوێکی زۆر عاقڵ بوو، پیاوێکی شارەزا بوو، چەنەها بەیتە شعری هەیە، فەرمووی شاخ لە هەموو شتێ بەقووەترە، بەڵام لە شاخیش بەقووەتر ئاسنە، ئاسن شاخە بڕێت. لە ئاسنیش بەقووەتر ئاگرە، ئاگر ئاسن ئەتاوێنێتەوە، لە ئاگریش بەقووەتر ئاوە، ئاو ئاگر ئەکوژێنێتەوە. برایانی خۆم ئەفەرمێن لە ئاویش بەقووەتر ئەوە کە ئاو ئێشتا خۆتان ئەبینن ئەبێتە هەڵم و لەوەش بەقووەتر باە با یاری بە هەورەکانەکە لێرەوە ئەیبا لە شوێنترە بێتە باران. لە باش بەقووەتر مرۆڤە مرۆڤ مسلمانانی خۆ، مسلمانانی خۆشەویست، ئەو بایی کە تۆ بینیتە چەند جار زۆر سەریعە، ئینسانێک بەو بچووکی خۆیەوە ڕوبەڕووی بایەک ئەڕوا کە زۆر زۆر بەقووەتە ئەیگەڕێنێتەوە، بەڵام ئینسانەکە هەر توانای دەفعکردنی هەیە. ئیمامی عەلی ئەفەرمێ لە ئینسان بەقووەتر خەوە. ئینسان ئەگەر خەوی هات کوردەواری ئەڵێ ئەگەر خەوت بێ سەرینت ناوێ، وەڵڵاهی وایە. زۆر جار ئینسان سیارە لێخوڕێ، لە گەرمەی سیارە لێخوڕنە خەوی لێکەوێ دەعمەکە ئەمرێت، ئەڵێن وەڵا خەوی لێکەوت. بەڵام لەوەش بەقووەتر خۆشەویستانی خۆم، لە خەویش بەقووەتر خەم و خەفەت و مەراقە. ئیمامی عەلی ئەفەرمێت ئەو خەفەت و مەراقەوا لە ئینسانەکە چەند کەس هەبووە لە ئێوە، هەمومان بەسەرمانە هاتووە. جاروا هەیە بە هۆکاری کوڕێکت، بە هۆکاری کچێکت، بە هۆکاری دراوسەیەکت، بە هۆکاری بێپارەیت، بە هۆکاری ئەوەی ئەترسی دەوڵەمەنی، خەم و خەفەت نایەڵێ بخەوی شەوێ تا بەیانی لە ترسی دەوڵەمەنیەکەت، لە داخی فەقیریەکەت، لە داخی کوڕەکەت، لە خەفەتی کچەکەت. ئەو خەفەتە وات لێکە هەتا وەکو ڕۆژ ئەبێتەوە ئەڵەی بەڕاستی خەفەت و مەراق نەیەش بخەوم با نوێژ بەیانی بکەم. کێشانە و پێوانەی خەم و مەراق زۆر گرانە برایانی خۆم. ئیمامی عەلی ڕەزای خوای لێبێ بزات چۆن درکی کردووە، چۆن ئێواش هاوردوێتی هەتا وەکو خەم و خەفەت. بەڕاستی خەم و خەفەت سەربازێکە ڕووی کردە هەر کەسێ ئیمانی نەبێ وێرانی ئەکا. بۆیە ئێمەی مسلمان ئەبێ بە ئیمانەکەمان بەرەنگاری خەفەت و مەراقی دنیا بکەین. خۆشەویستانی خۆم،